هۆکاری داگیرکردن چاوی تەماحی وڵاتانی بێگانە و دراوسەیە لەسەر ئەو دراوسەی خۆیان یا ئەو خەڵکەی کە ئەیەوێ سربەخۆ بێ یان ڕێیەکی ئازادی هەبێ و تعبیر لە ژیان و لە بوونی خۆی بکات هۆکارەکەی ئەوەیە سەرشۆڕی بۆ ئەو کەسانەی کە خاک ئەفرۆشن و کە لە پشت خیانەتەوە خۆمان لەناو خۆمان یەک نین هەمیشە لە سەیری مێژووی کورد بکەی هەر لە شێخ سەعیدی پیرانەوە لە قازی محەممەدەوە ئێمە خۆمان زەربەمان لە خۆمان داوە نەک بێگانەکان ئەگەر ئێمە خۆمان لەناو خۆمانە یەک بینایە و بۆ نمونە تەبا بینایە لە ناویەکە بە ئاسانی ئەو زەربەی کە لێمان دراوە بە ئاسانی ئەو زەربەمان لێ نادرا کە ئێستا ئێمە ئەناڵێنین ئەم بێکەسی و بێ موچەی و بێپەناییە کە ئێستا هەمانەهی بێدەوڵەتی و بێخاکیە لەسەر ئەوەیە خۆمانۆک و کورد میلەتی کورد بەداخەوە لە هەر چوار پارچە پشتگیری یەک بکەین یەک بین لە ناویەکە ئەو ململانێ و سیراعی ناو خۆمان وەلا بنین و لەناو خۆمانە یەک بین وەڵا ئەم بردومانە هەر بووە و لە حیزبەکان وەیە و دەستی حیزبەکان یاتیا و ئیتر بۆ داگیرێکە کەرکک دیارە و ئەژێ مانگەشە و سەر لە ئێوارە دیارە و هەر دەستکیسەی حیزبەکان یاتە هێنا کەرکک خۆی ئەبێ قودسی کوردستان بێ بەڵام ئیتر ئەوەتانێ داگیر کردیا بە ماوەی نیو سەعات داگیر کردیا چارەسەر چییە؟ چارەسەر حکومێکی عەدالەتە و چارەسەر ئەوەیە حکومێکی عەدالەتمان بیە و دانێ تورکیا کورە بابە تورکیا هەر داگیر کردووە تورکیا هەر داگیر کردووە کامەیە کوردی خۆشگەرەکە ئەوەی کە کوردی خۆشگەرەکە بۆ تەماح و بۆ نەوتەکەیە و تەماحی بە هەرێمی کوردستانە ئێنا چی وڵاتێ پێم بڵێ کوردی خۆشگەرەکە هیچ وڵاتی کوردی خۆش نەگەرەکە دۆ ڕاستی بیە کامێ بۆ تەماحی گەرەکە چی بکەن ئەوە خۆمان ڕاپەڕین و حکومێکی عەدالەتویە و ئەبێ عەدالەت بکە یەک ناگن ئەینا هەموو حیزبەکان هەر لە گۆڕانتووە بیگرە هەتا یەکێتی و پارتی خۆی ئەم سێ حیزبە سەرەکیە با باسی حیزبەکانی تر نەگەین ئەم سێ حیزبە یەک بگرن چۆن نەتوان کاکە ئاوا بە چەقەنەیەک بە نیو سەعات کەرکووک بگیرێ ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ئەزانین کە کورد هەمیشە لەگەڵ خۆیان لەناو خۆیان یەکگرتوو نەبووە ئەگەر بۆ گەڕێنەوە بۆ میرنشینەکان هەر لە میرنشینەکانەوە بێت هەتاکو ئەم دوایانە هەمووی خیانەتیان لە یەکتری کردووە بە حکمی ئەوەش ئەبێتە جێی سەرنجی داگیرکەران بۆ یاریێساش سنوورەکانی تورکیا و ئێران و لە هەموو لایەکەوە سێرەکرێت تۆ باران نەکرێت هۆکاری داگیرکارەکان ئەوەیە کە کورد تا ئێستا کیانێکی سەربەخۆی بۆ خۆی نییە کە بتوانێت بەرگریکی وا لە خۆی بکات و هەمیشە کێشەی ناکۆکی دووبەرەکی لە نێوان خۆیان هەیە بۆ نمونە ئێستا لە کەرکووک لایەنێک خاکەیا بەدەسەوە بۆ نمونە پێشمەرگەیە بەکوژ لایەنێک لە شەنگال هەمان شێوە بۆیە ئەگەر کوردی یەکگرتوو نەبێت هیچ کاتێک ناتوانێت بەرگری لە وڵات و خاکی خۆی بکات لەسەر ئەوەیە کە کورد هەمیشە بتوانێت وەک چۆن لە مەیدانی شەڕە هەمیشە کورد بە غیرەت و بە هەیبەت ناسرا بتوانێت لەسەر مێزی گفتوگۆش ئاوا بتوانێت یەکگرتوو بێت بتوانێت قسە یەک بێت لەسەر دەمی دەوڵەتی عوسمانی و هەتا بە سەفەی و کۆمەڵێکشت هەیە هەموو داگیرکاری کراوە بەڵام هەمیشە ئێمە پێویستمان بەچی پێویستمان بەوە هەیە کە بتوانین بەرگری لە خاکی خۆمان بکەین بەڵام نەک بەم حیزبانە پێویستە هێزێکی نیشتیمانی هاوبەش دروست بکرێت بۆ ئەوەی کە هەموو لایەکمان ئیسفادەی لێ بکەین یەکگرتووی تەنها چارەسەرە و بتوانین لەسەر مێزی گفتوگۆ ئەوەی کە پێشمەرگە و ئەوەی کە گەریلا و هەر کەسێکی کورد کە بەدەستی هێنێت بتوانێت لەسەر مێزی گفتوگۆش ئەوە بە هەمان هەڵوێست ئیش بکەن لەسەر ئەوە و بتوانن بە یەکگرتووی هەموو شتێک چارەسەر دەکرێت